دەستان خەمدەم چاوم دیار نییە پاش ئەوەی کە ئێمە وەکو بەشێکە چالاکوانان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و بۆردەکانی ڕێکخراوەکانی ژینگەی و مافی مرۆڤ لە شاری هەولێر کۆبووینەوە بڕیارماندا کە یادداشتنامەیەک ئاراستە بکەین کە ئێستا یادداشتنامەکەتان بۆ دەخوێنینەوە بۆ بەڕێزان سەرۆکایەتیەکانی عێراق و هەرێمی کوردستان، ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان، قونسوڵ و نوێنەرایەتی وڵاتان لە عێراق و هەرێمی کوردستان، ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ و ژینگە. بەداخەوە لە ماوەی ڕابردوو لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بە پاساوی بوونی پەکە سوپای تورکیا بە قوڵایی 40 کیلۆمەتر هاتۆتە نێو خاچی هەرێمی کوردستان و سەروەری خاچی هەرێمی کوردستان و خاچی عێراقی پێشێل کردووە. دەستیان داتە تێکدانی ژینگە و سوتاندن و بڕینەوەی دار و وشکردنی ژینگەی ناوچە سنووریەکان و شەهیدکردن و دەرکردنی هاوڵاتیانی مەدەنی کە ئەمەش تەواوی پێچەوانەی ڕێکەوتنەوە نامەکانی نێودەوڵەتیەکانی جەنگ و پێشێلکردنی ئاشکرای مافەکانی مرۆڤە لەکردنە ئامانجی هاوڵاتیانی مەدەنی تێکدانی ژینگەی ناوچە سنووریەکان. هەرچی زووە داوا لە سوپای تورکیا بکرێتن ئەم جینۆسایدە ژینگەی و مرۆیە ڕابگرێت و نەبەزاندنی سنوورمان لە ئاسمان و وشکانی چی دیکە خەڵکی مەدەنی ماڵ و خاکمان نەبێتە سوتەمەنی دەستی هیچ لایەنێک و وڵاتێک. ئاشتی و ئارامی مرۆیی ژینگەی بگەڕێتەوە بۆ ناوچەکە. ئەو بەیاننامەی ئەو پاژەوەی کە کۆبنەوەمان کرد ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوەکانی بواری ژینگە و نوێنەری بەشێک لە ڕێکخراوەکان وەکو چالاکوانانی شاری هەولێریش بە ئەو یادداشتنامەیە ئاراستە دەکەین و کارەکانیشمان لە ڕۆژانی داهاتوو سەردا وەکو نوێنەری ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و بۆردی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ژینگە سەردانی خوسوڵخانەی تورکیا دەکەین، داوای دەست بەجێ ڕاگرتن دەکەین و داوای قەرەبووکردنەوەی بڕینەوەی ئەو داران دەکەن کە لەیان سوپای تورکیا و ئەو کەسانەی کە لەسەر ناوچە سنووریەکان باوکاری سوپای تورکیا کە دەستیان داوەتە تێکدانی ژینگەکەمان. زۆر سوپاس. وەک ڕێکخراوەکان هیچ ئامار و سەرژمێرێکتان هەیە چەند داریان بڕیوەتەوە؟ وەڵا ئێمە تاکو ئێستا ئەگەر ئەو کارە ئێمە وەکو ڕێکخراوی مافی مرۆڤ زەمبەز دەتوانین ڕێکخراوەکانی بواری ژینگە کاک ئاسۆ بە فەرمیتن لە بواری ژینگە. بەڵێ دەستان خۆشبی ئەم هەڵمەتە لەگەڵ دروستبوونی شەڕ لە نێوان پەکەکە و هێزەکانی پارتی کرێکارەکانی تورکیا دەستیان بە بڕینەوەی دارەکان کردووە ئللا ئەمڕۆ نیە، بەڵام لەگەڵ داژیرکردنی ئەم شوێنانە لە ماوەیەکی نزیک بۆ دروستکردنی ڕێگاکان کۆمپانیاکان سوپای تورکیا کۆمپانیایکی ناو بۆ ئەوەی ڕێڕەوەکەی دروستکە پێی وتووە چەند دار دەبڕیەوە بیبڕەوە 170 پارەی ئەو ڕێگایە لە دارەکان دروست بکە، ئەوەی تر سەتاسیەکەی هێزەکانی تورکیا دابینی دەکەن. بۆیە ئەم داربڕینەوە بەردەوام دەبێتن تا ئەم ڕێگایە تاوا دەبێت. ئێمەش داوامان لە هەموو لایەنەکان کردو کاک محەممەد باسی کرد لە بەیاننامەکەش ئاماژە پێکراوە داوامان کردووە هەموو لایەنەکان بێنە سەرخەت سەرۆکایەتی هەرێمە سەرۆکایەتی کۆمارە بۆ ئەوەی بەزووتری کارڕێگی گری بکرێتن تاکو بڕینەوەی ئەو دارە بوەستێنرێت. ئەم دارانە هیچیان لە تەمەنێکی 10 ساڵ و 20 ساڵی کەمتری تێدانیا، جگە لەمەش لە هەندێک شوێن خاکەکەشیان بردووە ئاژەڵەکانیان ئاوارە کردوونە زیندەوەرەکان لە ناو چوونە لەگەڵەوەیدا ئەو خۆڵەکە ئەو شوێنەی کە پێی دەڵێن سەرمەرزە کە ناوی سەرزێڕە کە شوێنەکەی دەستکەوتێکی زۆری مەوادی مادەی کیمیایەکان بۆ زێڕوزی و ئەوانە سوودی لێ وەردەگیرێتن. بۆیە دیسان دەڵێنەوە پێویستە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت و پەرلەمان و کۆماری عێراق و ئەنجومەنی وەزیران بێنە خەت نەک لە بە بەیاننامە بەڵکو دەبێت بەجددی بێنە سەرخەت بۆ ئەوەی ڕێگری لەم کارە ساتە گەورە بکرێت و بەیانیش بۆردی ڕێکخراوە ژینگەیەکانی هەرێمی کوردستان سەردانی پەرلەمان دەکەن یادداشتێکی ناڕەزایی دەدەنە پەرلەمانی کوردستان بۆ ئەوانیش تەنیا بەخسە نەمێ بەکردەوە بێنە سەرخەت. وەکو ئێمە وەکو ئەو ڕێکخراوانە کە سەردان دەکەین ئەوانەی کە ڕێکخراوی داری ئاشتی بەڵام نەکرد ئەوەی کە پێشێل کراوە